کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوازی لە پێشنیارەکەی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەندی حیزبەکەیان دەکەن بۆ بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی لە 5 ئازاری ئەم ساڵدا و داوا دەکەن لەوە زیاتر بەستنی کۆنگرە دوا نەخرێت. زۆر خۆشحاڵین کە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەند لەو کۆبوونەوەیدا پێشنیاری 5 پەسەند کرا و پێشنیار کرا بۆ ئەنجومەنی سەرکردایەتی. داوا لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکەین لەو کاتێک کە دیاری کراوە یاخود پێش ئەو کاتێک کە دیاری کراوە بڕیار بدەن 5 کۆنگرەیەکی نیشتیمانی کوردستان بەسرێ. دەستخۆشی لە ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی و کۆمیتەی سەرکردایەتی دەکەم. بەڕاستی لە ئێستادا گرنگترین کار لە پێشمان بیکەین کۆنگرەیە. بە کۆنگرەش دەتوانین یەکێتی نیشتیمانی بخێنەوە سەر ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی. ئێمە وەکو دەزانن هەڵبژاردنمان لە پێشە. باشترین چارەسەر بۆ ئەوەی بتوانین هەمومان کۆدەنگ بین، هەمومان لیستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرخین لە هەڵبژاردنە، ئومێد بگەڕینەوە بۆ کەس و کار و خانەوادەی سەربەرزی شەهیدان بەستنی کۆنگرەیە. ئەنجومەنی ناوەند بڕیارێکە بڵێم خواستی تاکە کەسێک نییە، خواستی هەموو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، خواستی هەواداران و خوێنی شەهیدانە، خواستی کەسوکاری شەهیدانە و داوا لە ئەنجومەنی سەرکردایەتی شەکەم هەمان هەڵوێستیان هەبێت لەسەر کۆنگرە. ئەوەی جێی دڵخۆشی بیتن ئێمە لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەند کە بڕیار بوو 5 کۆنگرەیەکی نیشتیمانی کوردستان بەسترێ. بەڕاستی ئەوە تاکە هیوایەکەی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هیوایان پێیەتی. داوا دەکەین لە مەکتەبی سیاسی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی زیاتر گوڵبژێرێک بکەین لە ناو کۆنگرە ئەو کەسانەی کە شیاون و یەکێتیەکەمان وەکو چەپکە گوڵەکەی هەواڵی بەڕێز مام جەلال بمینێتەوە، هیوا ئاواتەکانی بێتە دی لە ناو قەبریش. پێویستە ئێمە گوڵبژێرێک بکەین لە ناو مەکتەبی سیاسی. گەنجانی شاری ڕانیا خۆشحاڵین کە لە ڕۆژی 5 دانراوە. بەڕاستی زۆر زەرورە کە لە ئێستادا کۆنگرە یەکێتی، چونکە نوێبوونەوەی یەکێتی بۆ ئێمە و بۆ سەرجەم کادیرانمان زۆر زەرورە. هیوادارین لە کات خۆیدا کۆنگرەکە بکرێت. یەکێتیەکان لە چاوەڕوانی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکەیانن بۆ ئەوەی ڕۆژی بەستنی کۆنگرەی چوارەم پەسەند بکەن و داواش دەکەن هەرچی زووە ئەنجومەنی سەرکردایەتی کۆ ببێتەوە. داوا لە ئەنجومەنی ناوەند و سەرکردایەتی و تەواوی یەکێتی و ئەندام و لایەنگران و بەرپرسان دەکەین کە ئەم ڕۆژێک کە دیاریان کردووە هەمویان یەک هەڵوێست و یەکدەنگ بن بۆ ئەوی یەکێتی بەرەو ئاقارێکی باشتر و بەرەو بەهێزی جارانی بگەڕێتەوە لە پێناو پاراستنی سەبکە گوڵەکەی یەکێتی و هەواڵی بەڕێز کە مامزەڵێت سەبکە گوڵەکە بپارێزن. داوا لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی دەکەم بەدەم بڕیارەکەی ئەنجومەنی ناوەندەوە بچن وە خوێندنەوەیەک بۆ کۆنگرەی 4 یەکێتی نیشتیمانی کوردستان. کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ کۆنگرەیەکی نەوعی بێ، کۆنگرەیەکی نوێ، کۆنگرەیەک بێت بەڕاستیەکەی باوەڕی هەموو چین و توێژەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بێ. بەڕاستی بەستنی ئەم کۆنگرێ لە کاتی خۆیدا زەرورە، چونکە بەستنی کۆنگرەی یەکێتی لە ئێستادا واتە نوێبوونەوەی نیشتیمانی کوردستان، واتە وردان بە جەماوەری یەکێتی، واتە وردان بە کەسوکاری سەربەرزی شەهیدان. بەڕاستی ئەگەر کۆنگرە تر دوا بخرێ حەقی خۆیەتی کەسوکاری شەهیدان، کەسوکاری پێشمەرگەدەرینەکان، کەمەندامانی سەنگەر، گەنجان و لایەنگران و خوێندکارانی یەکێتی ئەو قبوڵ نەکەن. وەک کادرانی یەکێتی دەڵێن ئێستا لە هەموو کات زیاتر حیزبەکان پێویستی بەستنی کۆنگرە هەیە بۆ ئەوەی هەم خۆی نوێ بکاتەوە، هەم کۆتایی بە بەشێکی زۆر لە قێرانە ناوخۆیەکانی بێنێت. بۆیە داوا لە سەرکردایەتی حیزبەکەیان دەکەن بەپەلە کۆبوونەوە و ئەو وادەی دیاری کراوە بۆ بەستنی کۆنگرە پەسەندی بکەن و کۆتایی بە چاوەڕوانی یەکێتیەکان بهێنن. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.